لأكثر من عقدين من التأجيل لم نعد قريبين إلى اتفاقية سلام بين إسرائيل والفلسطينيين، وبالتالي من الخطأ الافتراض بأن تكرير نفس الشكل نفس الطريقة في العمل يمكن أن تؤدي إلى نتائج أفضل أو مختلفة. ولذلك فأنا قررت أنه آن الأوان بويا من بيم ويا استكاتي أويا عن الاعتراف بالقدس كعاصمة كاتي أويا كبالرسمي دان بودا كقدس بايتختي إسرائيل. إن الرؤساء السابقين جعلوا من هذا الموضوع وعدا انتخابيا كبيرا سەرۆکەکانی پێشوو ئەم پرسیان کردبوو بە ڕاهەندێکی هەڵبژاردن، بەڵام من ئەمڕۆ لێرم بۆ ئەوەی ئەم بەڵێنە جێبەجێ بکەم. پێم وایە ئەمڕۆ شوێنە لە بەرژۆندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە، هەروەها کار لەسەر باشتر بەدیهاتنی ئاشتێکا لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان. ئەم هەنگاوە لە ڕاستیدا زۆر دواکەوتووە و هەنگاوێک بوو ئەبووە زووتر بندرایە تا ئەوەی پرۆسی ئاشتی بەرەو پێش بچێ. ئیسرائیل دەوڵەتێکە خاوەنی سەروەریەتی هەروەکو هەر وڵاتێکی تر کە سەروەری خۆی هەیە و ئیسرائیلیش مافی خۆیەتی کە پایتەختێکی هەبێت. دانانیش بەم ڕاستەیە مەرجێکی سەرەکیە بۆ ئاشتی. 70 ساڵ لەمەوبەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەژێر سەرۆکایەتی ترومان دانی بە دەوڵەتی ئیسرائیل داناوە. هەر لەو کاتەوە ئیسرائیل شاری قودسی وەکو پایتەختی خۆی دیاری کردبوو کە ئەو کات گەلی یەهود دەستنیشانی کردبوو. لە ئێستادادا بارگای حکوومەتی ئیسرائیلیش هەر لە شاری قودسە و بارگای پەرلەمانی ئیسرائیل کە کنێستە هەر لە شاری قودسە جگە لە دادگای باڵای ئیسرائیل. هەروەها شوێنی نیشتەجێبوونی سەرۆکوەزیرانیش دیسان هەر لە شاری قودسە. لە ماوەی ڕابردوودا بەرپرسانی ئەمریکا کاتێک سەردانی ئیسرائیلیان کردووە، هەروەها منیش کە سەردانی ئیسرائیلم کرد لەم ساڵدا، ئەوەمان دووبات کردێتەوە کە قودس پایتەختی ئیسرائیلە. لە ڕاستیدا قودس جگە لەوەی کە دڵی سێ ئاینی سەرەکیە، بەڵام لە هەمان کاتە قودس ئێستا دڵی یەکێک لە سەرکەوتووترین دیموکراسیەتەکانە لە جیهاندا. لە 70 ساڵی ڕابردوودا گەلی ئیسرائیل بەبوونی بۆچوونی جیاواز لەگەڵ موسڵمان و مەسیحیەکانە، بەڵام لە هەمان کاتە توانوێتی ئاشتی لە قودس بەدیبێنێ و حاڵەتی پێکەوەژیان بەرجەستە بکە. قودس هەر لە ئەمڕۆ هەتاوەکو ساڵانی دیکە و ماوەکانی دیکەش داهاتوش ئەبێت شوێنێک بێ بۆ نوێژ و خواپەرستی جوولەکە و مەسیحیەکان و موسڵمانانیش، شوێنی نوێژی هەمویان بێت. لە ساڵانی ڕابردوودا ئەو سەرۆکانی کە سەرۆکاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان کردوە نەیانتوانیوە قودس وەک پایتەختی ئیسرائیل بناسێنن. بەڵام ئەمڕۆ ئێمە دان ئەنین بەوەدا کە قودس پایتەختی ئیسرائیلە. ئەمەش هیچ نییە جگە لە دانان بە واقع و بەڕاستیەکە ئەوە کە پێمان وایە هەنگاوێکی دروستە ناومانە. ئەمە کارێکە هەر ئەبێت بکرێت و هەنگاوێکە هەر ئەبێ بندرێ. هەر بۆیە هەر بۆیە فەرمان داوە بە وەزارەتی دەرەوە کە دەستکەن بە گواستنەوەی باڵێۆزخانەی ئەمریکا لە تەلەڤیڤ بۆ قودس. ئەمەش پرۆسەیەکە پێویستی بە کۆمەڵێک هەنگاو و ڕێوشێنی تەکنیکیە کە خۆی لە بنیادنانی باڵێۆزخانەیەکی نوێ لە قودس ئەبینێتەوە. بەمەش هەنگاوێکی گەورە بەرەو ئاشتی ئەندرێت. هەر لێرەدا ئەمەوێ خاڵیشتر ڕوون بکەمەوە کە ئەم بڕیارە
إلى أن يعكس تغيير التزامنا الكبير لتسهيل اتفاقية سلام دائمة. ئەم هەنگاوە نابێتە هۆ ئەوەی کە ئێمە پابندەکانی خۆمان بەرامبەر بە پرۆسی ئاشتی هەڵوەشێنینەوە، بەڵکو ئێمە پابندین بە پرۆسی ئاشتیەوە کە پێمان وایە گرێبەستێکی گەورەیە لە نێوان ئیسرائیلی و فەڵەستینیەکانە. بەم بڕیارەمان نامانوێت هیچ گۆڕانکاریەکی گەورە لە بارودۆخی کۆتایی فەڵەستیندا بکەین، چ ئەوەی کە پەیوەندی بە سەرۆرەتی ئیسرائیل بەسەر قودسەوە هەبێت یاخۆ پەیوەندی بە سنوورەکانی فەڵەستینەوە هەبێت. ئەمە مەسەلەیەکە جێهێڵین بۆ لایەنە پەیوەندیدارەکان. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پابندە بە شێوەیەکی گەورە پابندە بە ئەنجام گەیاندنی پرۆسەی ئاشتیەکی پەسەندکراو لەلایەن هەردوو لایەنی فەڵەستینی و ئیسرائیلیەوە. بۆ منیش لە نیازم هەیە چیم لە دەست لێ بیکەم بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنە ئاشتیە جێبەجێ بکرێ. گومان نییە کە شاری قودس یەکێکە لە مەسەلە هەستیارەکان لە گفتوگەکانی ئاشتیدا. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بەردەوام بێت لە پشتیوانیکردنی ڕێگە چارەی دوو دەوڵەت بەپێی ئەو ڕێکەوتنەی کە هەردوو لا پێگەین. لەم هەنگاوانەی کە ئەندرێت وە لەم ڕێڕەوەدا من داوا لە هەموو لایەنەکان ئەەکەم کە بارودۆخی شاری قودس بە ئارامی بهێڵنەوە هەر لەوانش کە ناوچە پیرۆزەکانی شاری قودس بۆ هەموو لایەنەکان پارێزراو بێ تاوەکو ئاشتی لە شارەکە بەرقرار بێت کە ئەمەش ئاوەتی هەموو کەسێک و هەموو هاوڵاتیانی جیهانە. دووبارە من لێرەوە هەڵوێستی ئیدارەکەم دووپاتەکەمەوە کە پابندین بە پرۆسی ئاشتیە. بێگومان ئەم هەنگاوە کۆمەڵێک جیاوازی و کاردانەوە و ناڕزایی بە شوێن خۆی ئەهێنێ، بەڵام متمانەمان هەیە کە لە کۆتایی وێزگەکەدا ئەتوانین ئەم چارەسەری ئەم ناکۆچیانە بکەین و هەر بەمەش هەنگاو بنین بۆ بەدیهێنانی ئاشتی لە ناوچەکە و ناوچەکە بکەینە زەمینێکی باش بۆ لێگەیشتن. شاری قودس کە شارێکی مەزنە دەبێت هۆکارێک بێ بۆ ئەوەی کە هەمومان بە نیەت پاکیەوە بەرامبەر بەیەک هەڵوێست بکەین بەبێ ئەوەی ڕێگەبین کە ئەم هەنگاوە بمانگەڕێتەوە بۆ سەردەمانی پێشوو کاتێک کە شەڕ و کوشتار ڕوویداوە لەسەر شارەکە نابێ بهێڵین ئەم هەنگاوە بمانگەڕێتەوە بۆ ئەو مێژووە. ئاشتی پرۆسەیە کە پێویستی بۆیە هەمومان دەستی بۆ درێژ بکەین و پێمان وایە ئەمڕۆ سەرەتایەک ئەبێ بۆ بەدیهێنانی میان ڕەوی و لێکتێگەیشتن و بە جۆرێک زاڵبین بەسەر کینەبەرایەتی و دەمارگیری. منداڵەکانمان پێویستە پەیامی خۆشەویستیان پێ بگات نەک پەیامی ڕقەبەرایەتی. في الرياض في السعودية في بداية السنة بأن الشرق الأوسط منطقة غنية بالثقافة لا سەرەتای ئەم ساڵدا کاتێک سەردانی عەرەبستانی سعودیم کرد دووپاتم کردەوە کە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی دەوڵەمەندە بە کەلتور و فۆلکلۆری جیاد و خەڵکەکەی پێویستە شانازی بە خۆیانەوە بکەن، بەڵام چارەنووسی ئەم ناوچەیە وابەسراوە بە کۆمەڵێک شەڕ و خوێنڕێژیەوە. لە ڕۆژانی داهاتوودا ئێمەش لە ناوچەکە دووپاتێکەکەینەوە کە ئێمە پابندین بە بەزاندنی بیر و باوەڕە توندڕەوەکان کە بتوانێت بە جۆرێک کە ئاواتی نەوەکانی داهاتوومان بەدی بێنێ. گومانیتیانەیە کە ئاشتی هۆکارێکە بۆ دوورخستنەوەی توندڕەوەکان و شکست پێهێنانیان کاتی ئەوەیە کە سەرجەم وڵات و گەلانی شارستانی خاڵە ناکۆکیەکانیان بە ڕێگە چارەی گفتوگۆ چارەسەرکرد نەک بە تونند و تیژی. کاتی ئەوە هاتووە دەنگە گەنج و میاندڕەوەکان کە دەنگیان بەرز بکەنەوە و داوای ئایندەیەکی باشتر و جوان بۆ خۆیان بکەن. بۆیە ئەمڕۆ بکەین بە سەرەتایەک بۆ چەسپاندنی بنەماکانی لێکتێگەیشتن و ڕێزگرتنی یەکتر با بیر لە ڕابردووی خوێناوی خۆمان و ناکۆچیەکانمان بکەینەوە تاوەکو بتوانین توانەکانمان لە پێناوی ئاشتیدا بەرجەستە بکەین. هەر لێرەوە داواش لەسەرکردە سیاسی و ئاینیەکانی ناوچەکە چ جوولەکە و مەسیحی چ موسڵمانەکان ئەەکەین کە لایەنگیرمان بین و پاڵپشتمان بن بۆ بەدیهێنانی ئاشتی لە ناوچەکە و سوپاسدانەکەم و خوا سەرکەوتوتان کە خوای گەورە ئیسرائیلی و فەڵەستینیەکان سەرکەوتوو کە هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش سەرکەوتووکە.